نیزامی سەرمایەداری ئێران لە بنبەستدا و چینی کرێکاری ئێران پەرش و بڵاو. ئابووری سەرمایەداری ئێران لە ژێر ڕێنمایی و ڕێبەرایەتی حکوومەتی ئیسلامیدا کەوتوەتە بنبەستێکی تەواوەوە. بەهۆی گەمار و ئابووریەکان و ناسەقامگیری سیاسیەوە سەرمایەگوزاری دەرەکی گەیشتووەتە کەمترین ئاستی خۆی. سەرمایە ناوخۆیەکان بەهۆی وەستانی بازاڕ و گرانی تێچووی بەرهەمهێنان و نادڵنیایی لە داهاتوو و هیتر بە شێوەیەکی سەرەکی ڕوویان لە بوارەکانی بازرگانی کردووە. ئەو کارگە و ناوەندانەی بەرهەمهێنان کە لەژێر دەسەڵاتی دەوڵەت و سوپای پاسداراندان بەهۆی لاوازی بەڕێوەبردن و گەندەڵی ئیداری و داراییەوە لەژێر تواناییەکانی خۆیاندا کار دەکەن. گەمار و ئابووریەکان دەستەبەرکردنی کەرەستە و ئامێرەکانی بەرهەمهێنانی بۆ خاوەن پیشە سازیەکان دژوار کردووە و پێداویستیەکانی ئەم ناوەندانە لە ڕێگەی دەڵاڵەکان و گرانتر لە نرخی ئاسایی دەست دەکەوێت. بازاڕەکانی ئێران پڕن لە کاڵای چینی و بە نرخێکی کەمتر لە کاڵا ناوخۆیەکان دەست دەکەوێت و ئیمکانی کێبڕکەی لەم ناوەندانە زەوت کردووە. ئەمڕۆ لە ئێران هەر لە زەنجیری لە خۆدان، مۆر، تەسبیح، حیجابی ژنان و بەردی گۆڕەوە بگرە تا دەگاتە کەلوپەلی پیشەسازی و بەکارهێنان سەرجەمیان بە نرخێکی کەمتر لە چاو بازاڕەکانی ناوخۆ و بەرهەم دەهێنرێن و لە چینەوە هاوردە دەکرێن. لە ڕاستیدا بەشێک لە سەرمایەدارە ئێرانیەکانیش فێربوون بە کەڵک وەرگرتن لە هێزی کاری هەرزان هەمان کاڵا و پێداویستی لە چین بەرهەم دەهێن و هاوردەی بازاڕەکانی ئێرانی دەکەن. ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لەلایەکەوە بۆ دەربازبوون لەو بنبەستە و گەرەنتیکردنی مانەوەی خۆی جگە لەکردنەوەی دەرگاکانی بەرەوڕووی سەرمایەی جیهانی و ڕەخساندنی هەلومەرجی لەبار بۆ کارکردنی سەرمایە لە ئێران هیچ ڕێگایەکی دیکەی نییە. بەڵام دابینکردنی ئەو هەلومەرجەش بەستراوەتەوە بە قەیرانەکانی سیاسەتی دەرەوەی ڕژیم و ئەمنیەتی ناوخۆ و بربەستەکانی یاسا و ڕێسای ئیسلامی. کۆماری ئیسلامی هێشتا ئامادە نییە پێوەرە نێودەوڵەتیەکانی بەرەنگار بوونەوە لەگەڵ سپیکردنەوەی پارە و دابینکردنی دارایی تێرۆریزم ناسراو بە FATF قبول بکات. و هەر ئەم بابەتە و زۆر بابەتی تریش کە کۆماری ئیسلامی پێداگری دەکات لەسەر درێژە پێدانیان بۆتە بربەز لە بەردەم تێکەڵاوبوونی سەرمایەی ئێران لەگەڵ بازاڕی جیهانیدا. لەم ڕۆوە قەیرانی ئابووری ڕژیمی کۆماری ئیسلامی بەر لە هەموو شتێک قەیرانێکی سیاسیە و ڕێگاچارەشی سەرەتا سیاسیە. بەڵام ڕژیم بە مەبەستی گرتنەبەری ڕێگاچارەی ڕاستەقینە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانەش لەگەڵ قەیران بەرەو ڕوە، چونکە لەلایەکەوە بەرەو پێشبردنی ئەو سیاسەتە ممکن نییە مەگەرەوەی کە سەرەتا پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتەکانی ڕۆژاوا ئاسایی بکاتەوە و لە دەست گەمارۆ و سزابووریەکان ڕزگاری بێت، دواتر بەسەر قەیرانە سیاسیە ناوخۆیەکانی و ململانەیە لەسەر ستراتیژیە جیاوازەکان بۆ مانەوەی ڕژیمدا زاڵ بێت و یەکگرتووی ناوخۆی خۆی مسوەگەر بکات. هاوکات ئاستەنگە یاسایی و کرداریەکانی سەرڕێگای وەبەرهێنانی دەرەکی و بەشداریکردنی لەگەڵ سەرمایەی ناوخۆ لا ببات، واتە یاساکانی خۆی لەگەڵ یاسا گشتیەکانی بازرگانی نێودەوڵەتی جیهانی سەرمایەداریدا بگونجێنێت. لەلایەکی دیکەوە ڕژیمێکی کە لە ڕێگەی سەرکوتی دڕندانە و زیندان و ئەشکەنجە و ئێعدام و سەپاندنی کۆنەپەرستانەترین یاسا و ڕێساکانەوە بەناو پەیوەندی خۆی لەگەڵ زۆرینەی خەڵکی ئێران ڕێخستووە، نیگەرانە لەوەی کە ئاخێزی جەماوەری دەرفەتی بەڕێوەبردنی هەنگاو بە هەنگاوی سیاسەتێکی لەو شێوەیەی پێنەدات. ئاشکرایە کە تێکەڵاوی ئابووری ئێران لەگەڵ بازاڕی جیهانیدا دەبێتە هۆی کرانەوەیەک لە ئابووری سەرمایەداری ئێراندا. بەڵام ڕژیم زیاتر لەوەی کە لە هەوڵی بەدواداچوون بۆ کرانەوەیەکی لەو شێوەیەدا بێت نیگەرانە لە ئەگەری بەرەو ڕووبوونەوە لەگەڵ چینی کرێکار و ئەو خەڵکەی کە لەم ڕێگایەوە گەشە دەکەن. لەو جەماوەرە دەترسێت کە لە شۆڕشی ژینادا مۆتەکەی مەرگیان نیشاندا. بەڵام ئەگەر سەرمایەداری ئێران لە گێژاوی قەیرانێکی سیاسی و ئابووریدا گرفتارە، قەیران سەر تاپای ژیان و گوزەرانی چینی کرێکاریشی داگرتووە. ژیان و گوزەرانی چینی کرێکار چ لە قۆناغی گەشەکردن و چ لە سەردەمی پاشەکشەی ئابووری سەرمایەداریدا بەردەوام لەگەڵ
چەشنێکی تر لە قەیران بەرەو ڕوە. سەرمایەداران لە کاتی قەیران و پاشەکشەی ئابووریدا کرێکارەکان بێکار دەکەن و دواتر بە چڕکردنەوەی چەوساندنەوەی کرێکاران گەشەی ئابووری خۆیان بەدەست دەهێنەوە. ئەوان لە خۆشی و ناخۆشی سەرمایەداراندا دەبنە قوربانی. ئەگەر بۆ سەرمایەدار دەسەڵگرتن لە کار لە بوارێکدا بە مانای دەستپێکردنی چالاکی لە بوارێکی تردایە، بۆ کرێکار داخرانی ناوەندی کار بەو مانایەیە کە سەرجەم ژیان و بژێوی خۆی و بنەماڵەکەی لە مەترسیدایە. ئەگەر سەرمایەداران و دەوڵەتەکانیان بە دوای ڕێگایەکدا دەگەڕێن بۆ دەربازبوون لەو قەیرانە و سوود لە ڕێنماییەکانی ناوەندە نێو دەوڵەتیەکانیان وەردەگرن، بۆچی دەبێت کرێکاران دەست لەسەر دەستدا بنێن و چاوەڕێی کۆتایی هاتنی قەیرانی سەرمایەداران بن؟ کێشەی دەربازبوونی کۆماری ئیسلامی لەو قەیرانە ئابووریەی ئێستای کێشەیەکی سیاسیە و کێشەی چینی کرێکاری ئێران و ئەو قەیران و نەهامەتی ئابووریەش کە بەسەریدا سەپێنراوە بریتیە لە پەرش و بڵاوی و نەناسینی هێزی چارەنووسازی خۆیان وەک چینێک. ئابووری کۆماری ئیسلامی بە دابینکردنی پێداویستیە سیاسی، ئابووری و یاساییەکانی پێویستبوونی بە تەواومانە بە بازاڕی سەرمایەی جیهانیەوە لەو چەقبەستوویەی ئێستای ڕزگار دەبێت و بەرژەوەندیەکانی دەست دەبەسرێتەوە بە هەوراز و نشێوەکانی سەرمایەی جیهانی و قەیرانی چینی کرێکاریش بە هەنگاونان بەرەو پێکێنانی ڕێکخراوی چینایەتی و کۆبوونەوە لە دەوری حیزبێکی سیاسی شایستە و هەروەها سوود وەرگرتن لە ئەزموون و هاوپشتی جیهانی کرێکاران چارەسەر دەبێت.